زان و خۆشەویستانی دەستگای میدیایی گەڕیان جۆگران و بیسەرانی پەیج و ڕادیۆی میلی گەڕیان سڵاوی خوای گەورەتان لێبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خوای گەورە هەموو لایەتەن دروست باشکە دوور بین لە دەرد و بەڵاو نەخۆشی و ناخۆشی و قسەی زبر و قسەی ڕق و تعلیق و بوختان و درۆ و دەلەسە نزیک بینەوە لە مەجلیسی خۆش و قسەی خۆش و خواردنی خۆش و ژیانی خۆش و خەندە و بزە و پێکەنین و دەست درێژکردن بۆ هاوکاریکردنی یەکتری دەست درێژکردن بۆ کاری بەخشندەیی هەروەها لە تێنانمان خوارد بە قەراغێکیشی بین بە هەژارێک با لە تەنانەکار خۆمان نەیخۆین کورد دەمێک کەوتوێتی نان بە تەنیا ناخورێ ئەزیزان و خۆشەویستانم ئەم برا بچووکەی خۆتان هاتەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ ئەوەی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەکەی خۆتان دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ پێشکەشتان کەم بەرنامەی دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ بە هاوکاری ئاوی سلێمانی ئاوی سلێمانی تاکە کۆمپانیایە لە هەموو عێراقا کە خاوەنی 7 شەهادەی عالەمیە بە تەنها لە ئەمریکا کە زلهێسترین وڵاتی دنیایە 3 شەهادەی ئایزۆی هێناوە لە ئیماراتی عەرەبی یەکگرتوو 2 شەهادەی هێناوە لە سوید اینجا چۆتە ئەوروپاشی تاقی کردوتەوە لە سوید شەهادەیەکی پاک و خاوێنی و بێگەردی هێناوە لەو ئەخیرەشە لە وڵاتی نەرویج ئەویش شەهادەیەکی تری پیاون واتە ئاوی سلێمانی خاوەنی 7 شەهادەی عالەمیە ئاوی سلێمانی ڕۆژانە 216 جار 3 جۆر فەحسەکرێ ئاوی سلێمانی ڕۆژانە 216 جار 3 جۆر فەحسەکرێ بۆ ئەوەی دڵنیابن لە پاکژی ئاوەکە هەروەها ئاوی سلێمانی هەموو قۆناغەکانی تەمەنی بەسەر کردوێتەوە هەر لە مناڵان کە شیرە مەمەکەیان بۆ ئەەکەین هەر لە ئاوی ئاعتیادی کە ئەیخۆینەوە لە سەلاجە و لە بەڕاد و لە ماڵە و لە دوکان و لە مەطعەمە هەر لە سەیران و دەشت و گەڕان کاتێکە چێژ لێ ئەنین ئاوی دەبەی گەورەشی بۆ چێژلێنانەکەشمان دابین کردووە هەروەها ئاوی بۆ بەڕادەکەشمان دابین کردووە یعنی هەر لە مناڵەوە هەر لە گەورەوە هەر لە چێژلێنانەوە هەر لە سەیرانەوە هەر لە بەڕادەوە هەموو جۆرەکانی ئاوی بۆ دابین کردوین ئاوی سلێمانی بە درێژایی ساڵ جێی دەستخۆشی لیژنەکانی قایمقامەتی سلێمانی بووە ئاوی سلێمانی دلیڤەریشی هەیە بەبێ بەرامبەر ئەیگەینێتە بەردەم شوێنەکەت ئایا مەطعەمە ئایا دوکانە ئایا ماڵە ئایا کارگەیە ئایا کەناڵەکانی ڕاگەیاندنە هەر شوێنێکە دلیڤەریەکەیان بەبێ بەرامبەر بەبێ ئەوەی دەفلستان لێوەرگرن ئەیهێنێتە بەردەمی دەرگای ماڵەوەتان و هەندێک جار لە نرخی مارکێتەکانیش بگرە تۆزێک کەمتریشە ئەتوانی تەلەفۆن کەی بۆ 0 138 0 ئەمە دلیڤەریەکەیانە ئاوی سلێمانی بە سوپاسەوە هاوکاری بەرنامەکی کردوین بەرنامەی دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ عەزیزان و خۆشەویستان تەوەری ئەمڕۆمان وتمان باز لە دروستکردنی بوونیەتی مناڵ کە کەسایەتی مناڵ کە هەر لە مناڵیەوە چۆن بتوانین کەسایەتی بۆ دروستکەین بێگومان دروستکردنی کەسایەتی مناڵ بە کەسانی تەندروست ئەکرێ واتە دایک و باوکەکە پێش هەموو شتێ ئەبێ دایک و باوکێکی تەندروست بن بۆی بتوانن مناڵێکی تەندروست ئامادە بکەن و ئەبێ بەڕاستی ئەم مناڵە ڕابێنین کە چۆن هەڵسو کەوت دەکا هەر لە حەزانە هەر لە ڕەوزە هەر لە مەکتەب یعنی ئەبێ بوو ئەم قۆناغانە بەڕاستی ئامادە کرێن ئێمە پێویستە خۆمان بێگومان ژمارە تەلەفۆنەکانمان لە خزمەتتانین بە مۆبایلی ئاسایی 0 471 52 64 لە ڕێی سناپەوە بە 0 891 75 هەروەها ڤایبەرەکەشمان بۆ کوردانی ئازیزی تاراوگا کێوی دووەمی ئەم میلەتە بۆ عەزیزان و خۆشەویستانمان 0 727 35 ئێمە ئازیزان نابێ زەخت لە مناڵ بکەین زەخت چۆنی مەسەلا خراپترین شت ئەوەیە تۆ بە زۆر قسە فێری مناڵکەی بە زۆر نابێ فێریکەی ئەبێ بە ئارامی بە هێواشی بە ئیستراحەت قسە فێر بێ کە زەختی لیەکەی هیلاگە بێ ئێستا ئەم مناڵی من باری خوای گەورە لە هەموو لایەکی نەسەنی و ئەوەشی نەبووە بەدایک خوای گەورە بەسەری کاتەوە بیکا بەدایک ئازیزانی سا باری من 2 ساڵ و 3 مانگەیە ئیتر لە هینایە لە قسەکردنایە بەڕاستی زۆر جار هەنێ جار ئەبینم لەم لاولاوە مەسەلا بە زۆر قسەی پێڵێن بۆی بێڵێتەوە قسەی کاکە هەنێ قسە هەیە بۆ ئەو تەمەنە قورسە هەنێ قسە هەیە بۆی نابێ کە تۆ زەختی لی ئەەکەی مێشکی هیلاک ئەبێ پێویست نییە زەخت لە مناڵکەین بۆی قسە بکە بەڵکو ئەبێ بە ئاسانی بە لەسەرخۆیی بە ئیعتیادی وردە دەمەتەقەی لەگەڵ مناڵەکەی بکەین
ئەمە ئازایەتی نییە کاتێ دایکێک یا باوکێک بە زۆر مناڵەکەی فێری قسەکە یا ئەڵێ ماشەڵڵا وڵا 2 ساڵ عمرەتی هەموو هینێگەکە ئەمە خراپە. ئەم بە زۆر گەورەکردنە، ئەم بە زۆر فێرکردنە، ئەم بە زۆر قسەکردنە مناڵەکە هیلاگەکە کە مناڵ هیلاک بوو بە تەدریجی گەورە نابێ، بە ئیسراحەت گەورە نابێ، هەتا هەر تۆ سەیری گەورەشکە هەر گەورەیە کە مێشکی هیلاگە بێ مەسەلا ناتوانێت هەموو شتێ وەرگێت، هەنێ جار بیستنی خراپە بێ، هەنێ جار بینینی خراپە بێ، چونکە پشتەسەری ئینسان خوای گەورە کە دروستی کردوین هەر هاردی کۆمپیوتەر لە لاسایی پشتەسەری ئینسان کراوەتەوە کە هاردی کۆمپیوتەریان دروست کردووە. ئەم پشتەسەری ئینسانە پێوترێ هارد، ئەم هاردەکە هیلاکە کرد ئەو ئینسانە ئەگەر مناڵ بێ ئەگەر کەوت گەورە بێ تووشی هەڵا ئەبێ، تووشی هەنێشتی ناڕەوا ئەبێت کە هەر لە خۆی و دەریەپەڕێنێ. مەسەلا بۆ نمونە یەکێک لەوانە تووڕەبوونە، خەڵک بۆ تووڕابێ لەبەرەوەی هیلاگە بێ، مێشکی هیلاگە بێ. ئەگەر مێشکی هیلاک نەبێ و ئارام بێ تووڕە نابێت. ئێمە چەندێک بەتەنگ خۆمانەوەین کە گەورەین و عەقڵمان بە هەموو شتێک گەشتێ ئەبێت ئەوەنە بەتەنگ مناڵەکەمانەوە بی. یەکێک لەو بەتەنگەوە بوونانە بەڕاستی نابێ مێشکی هیلاکەین، نابێ زۆری لێ بکەین بۆ هیچ شتێک. مەسەلا بۆ نمونایمە بەڕێزمان هەیە ئەڵێ خەڵک هەیە ئەڵێ مناڵەکەم عمری ئەوە نەیە مۆبایل هەڵەوەشێنێ، ئەمە خراپە، ئەمە باش نییە، ئەمە حەق نییە مەسەلا شانازی بە مناڵێکەوە بکەین کە مۆبایلەکە هەڵئەوەشێنێ. مەسەلا هەیە ئەڵێ مناڵەکەم لە تەمەنی ئەوە نایە جوابی هەموو کەسەیاتەوە، ئەی کاکە ئەمە خراپە، یعنی ئەبێ بگاتە قۆناغی خۆی. با لێگەڕین گەشەی مناڵ، قۆناغی گەشەی مناڵ با بە تەدریجی خۆی بڕوە بە شێوەیەکی تر. با لێگەڕین مناڵ ممارەسەی مناڵێتی خۆی بکە. ئێمە کاتێکەیەین فێری قسەی گەورەی ئەەکەین ئەبێ بیرمان نەچێ مناڵیەکەی بیرەچێتەوە. ئێمە نابێ بێڵین مناڵێکی بیرچێتەوە. من بە زمانی قسە لەگەڵ باریاکەم، بە زمانێکی تر قسە لەگەڵ تەنکەیاکەم، چونکە تەنکە قوتابیە لە مەکتەب، تەنکە لە چواری سەرەتاییە، باری ژیان لە حەزانەیە، نابێ بە هەمان زمانی تەنکە بە هەمان زمان قسە لەگەڵ باریاک بکەم. لەبەرەوە ئێمە ئەبێ بایی ئەوە ڕۆشنبیریمان هەبێ کە مناڵەکانمان یا بۆ نمونە کوڕەکەمان هەرزەکارە بەرەو هەرزەکاریە ڕوە، بەڕاستی ئەبێت تو هەرزەکارانە تەسەڕوفی لەگەڵا بکەی، نابێت نە بە مناڵانە قسەی تەسەڕوفی لەگەڵا بکەی، نە بە گەورانە، ئەبێ قۆناغی هەرزەکاری لەگەڵ قۆناغی هەرزەکاریە لەگەڵی بڕووی. یعنی بەواتایەکی تر من ئەمەوێ عەرزی جەنابتانی کەم با ئەم مناڵە لە ملاڵیەوە کە گەورە ئەبێ لە چه ئاسێکایە لەو ئاستەیە مەعامەلی لەگەڵا بکە، کە بەداخەوە ئێمە هەنێ جار لەبەر هیلاکەتی خۆمان، لەبەر مشۆژی مێشکمان، لەبەر بارگرانی سەرشانمان هەندێک جار ڕەچاوی ئەمانە ناکەین. بەڵام ئەگەر ئێمە بمانەوێ مناڵێکی تەندروست گەورە بکەین ببێتە کەسایەتێکی بەهێز، ئێمە ئەبێ بەڕاستی دایک و باوکە و عەزیەتە بکێشێ، چکە پێش ئەوەی بچێتە مەکتەب لای دایک و باوکە، دوای ئەوەی لە مەکتەبی ژێتەوە هەر لای دایک و باوکە. اینجا گرنگ نییە دایکەکە مەسەلا بۆ نمونە دایکەکە زیاتر پەروەردەی کشەکە ئەکا، بەڕاستی ئەمە هەر خۆی هینەکەی وایە، باوکەکە زیاتر پەروەردەی کوڕەکە ئەکا. اینجا ئەمە ئێمە ئەبێ ئەم قۆناغانی تەمەنی مناڵی هەر لە شیرە خۆرەی و هەر لەوەی پێ ئەگرێ و هەر لەوەی ساڵ بە ساڵ کە ئەڕوا ئێمە ئەبێ لەگەڵ ئەو ساڵ بە ساڵەیە لەگەڵی بڕۆین، لەوە زیاتر زەختکەین مناڵەکە مناڵێکی ناتەندروستە بێ. مەسەلا بۆ نمونە مناڵ هەیە هار و هاژە، مناڵ هەیە قسەی ناشرینەکە، مناڵ هەیە قسەی زل ئەکا، مناڵ هەیە بە قسە ناکا، مناڵ هەیە، ئەمە هەمووی حەقی بەڕاستی بە پەروەردەکەەوە هەیە. خاڵێکی تر کە زۆر زۆر گرنگە بە حەقیقەت نابێ خزم و کەسوکار تەداخل لە پەروەردەکردنی مناڵەکەیا بکات. بەڕاستی بە تایبەت لە ئیستەیە سەردەمی ئێمە بەسەر چوو، خاڵم مەحاسەبەیە کردم، مامم ئەی کرد، نازانم کوڕی پورمەی کرد، کوڕی ماممەی کرد، کوڕی ئەوە بەڕاستی ئەو سەردەم بەسەر چوو. ئەم سەردەمی ئیساکاتۆتە پێشێ لە سەردەمی پەروەردەیی مۆدێرنا بەڕاستی لێگەڕێ مناڵەکە بعد لەگەڵ دایک و باوکیا بڕوە، چکە لەوانی دایک و باوکی بە شێوەیەک لە شێوەکان پەروەردەیکەین، ئەمەی کە تۆپی ئەڵێی ڕەنگە شتێکی تر بێ، لەبەرەوە لەو حاڵەتەیە مناڵ سەری لێ تێگەچێ، نازانێ بە قسەی باوکیکە، بە قسەی خاڵیکە، بە قسەی مامیکە. جە سەردەمی ئێمە یەک زۆر پەروەردە بوو، یعنی ئەوەی کە خاڵم پێوتم، ئەوەی مامم پێوتم، ئەوەی مامۆستا پێوتم، ئەوەی دراوسێکەشم پێوتم، یەک نەوە قسە بوو. کاکە ئێستا ئاگادار بن، ئێستا ئەو یەک نەوعان نەماوە، ئێستا هەزار نەوە قسە ماوە، هەزار نەوە. مەسەلا هەیە حەزەکە مناڵەکەی وتوریا بێ، لە دوایە ئەم وتوریایە بەڕاستی کەسێکی هاری لێ دەرەچێ. مەسەلا ماڵ هەیە مناڵی هێڵێ بە دار و دیوارە دانا، ئەمە خراپە کاکە، چۆن مناڵێک ئەبێ بە دار و دیوارەوە بەنگ نەبێت. مەسەلا ماڵ هەیە ئەڵێ وەڵا گەر ماڵی فڵانی لێ نییە یەم، بۆ کاکە گەر ماڵی فڵانی لێ بێ
وەڵا ئەگەر فلانی لێبێ نایاڵێ بە ئیسراحەت دانیشین چۆن نەبێ مناڵێک ئیسراحەت لە 2 ماڵ لە 3 ماڵ هەڵگرێ ئەی بۆ مناڵەکە خۆی ئارام نەبێت بۆ خۆی خراپە کاتێ ئیسراحەت لە 3 ماڵ هەڵەگرێ یخۆ پێش 3 ماڵەکە ئیسراحەت لە خۆشی هەڵەگرێ اینجا بۆ مناڵەکە هەم خۆی بە ئیسراحەت نەژی هەم چوار دەورەکەشی بە ئیسراحەت بژی با یەکەم پەیوەندی زۆر با نەمێنێتەوە زۆرمان هێشتا و داوای لێبوردنەکەین ئەچینە خزمەتی یەکەم پەیوەندی ئەو قسە خۆش و ئەو بەیت و قەسیدە و بەسەر هاتە خۆشانەی کە لەلایەتی با تۆزێ گوێمان پاراوکەین ئەچینە لای بەڕێز جەنابی باوکی شکار باوکی شکار گیان باوکی شکار قوربان یاخوا بەخێر بێ ئیسلامی خوان لێبێ قوربانە بم باوکی شکار گیان بە خێراتنێکی گەرمت دەکەین یاڕەبی ماڵەکە و ئاوا بێ ئەوە جارێ حەزێت دەین من شانازیەکەم خوا من دەرگام لێ بکەنەوە ئای کوڕە ئێمە حەدی ساحب ماڵیمان نییە قوربان هەڵبی سەربەرز بن هە ساحب ماڵ بن هەر دەنگ زوڵاڵ بن ماڵەکەتان ئاوا بێ هەر خەریکی خواردنی حەڵاڵ بن الله ئامین الله ئامین هەر دوور لە وەڕێی گەماڵ بن کورە هەمیشە چی چاکەکانە بۆ ئێوە بێ ئای خوای گەورە ئینشەڵا هەر تووشی خێر و تووشی چاکەمان کا و خوای گەورە سفرەی هیچ ماڵێ بەتاڵ نەبێ گیرفانی هیچ هەرزەکارێ بەتاڵ نەبێ هیچ کەسێ بەتاڵ و بێ ئیش نەبێ خوای گەورە بازارمان ببوژێنێتەوە بارانی پەڵەی بەڕەحمەتمان بۆ ببارێنێ بەڵکو ئینشەڵا بازار ببوژێتەوە و موچەی موچەخۆران ئارام بێ و ئەو گەنجانەش هەموو بکەونە سەر ئیش و کاری خۆیان و شوفێری تەکسیە گەنجە بەڕێزەکان هەموو شوفێرانی تەکسی هەموو ئەوانی کە بە سیارەکانیان ئیش ئەکەن خوای گەورە بێبەشیان نەکاو ئێواران بەدەستی پڕ و بە گیرفانی پڕ و بە دڵی پڕ لە خۆشەویستیەوە بگەڕێنەوە باوکی شکارجان ئێمە بەڕاستی مەسئولین بەرامبەر بە پەروەردەکردنی مناڵەکانمان بەتاکید لە هەم لە قانونە هەم بە قانون هەم بە شەرع ئێمە مەسئولین لە پەروەردەکردنی کوردستەکانمانە پێویستە ئێمە مناڵێک پەروەردەکەین ناقانونی نەکا ناشەرعی نەکا زۆر جوانە لێرەوە هەرچەند کۆنیش بووە بەڵام ئینشاءڵڵا هەر کەسێکە دەستی ئەکەوێ بەڕێز خۆی گەورەی لێ خۆش بێ عەبدوللەتیفی کەمەندام شاعری گەورە و ڕەحمەتی گەلەکەمان کتێبێکی جوانی هێڵا مناڵەکە فێری نوێش کرد چونکە تۆرەی بەرپرسیاری بەڕاستی ئەو کەسەی ئەوێ پەروەردەی مناڵ بکات بە ئەو کتێبە بخوێنێتەوە بدانە چەند سوودی لێ ئەدینێ بدانە چەند مناڵێکی جوان پەروەردە ئەکا چەند باوکی شکارجان ئێمە ئەگەر بمانەوێ میلەتێکی بێکەم و کوڕ بین ئەبێ لە مناڵەکانی خۆمانەوە دەست پێ بکەین بۆ ئەوەی ئایندە لایەنی کەم من مناڵی پەروەردە بکەم فێری بکەم کە نایاسایی نەکات وە چاویش لە کەس نەکات بەڕاستی ئەم چاولێکەریە زۆر زەرورە مناڵەکانمان ڕابێنین مەسەلا مناڵێکی هاوڕێیە بینێ نایاسایی ئەکا با ئەم نەیکات بەڵێ ماوە حەمەدیان ئەڵێ کابرایەک ڕۆیشتۆ بۆ دەرەوەی وڵات جیاخوا بن هەوڵ دەم وڵاتەکان بگۆڕم باش هەوڵ بەهەڵ دەم بۆ گۆڕینی وڵاتان ئەڵێ چۆتە وڵاتێکەوە و دەستکردۆ بە بانگەوازکردن بۆ گۆڕینی وڵاتەکە شوێنە و تۆ خەریکی چی جەڵا وڵاتانە گۆڕی وڵاتێک خۆت گۆڕیوە چ نەوەڵاتی دەبڕۆ وڵاتی خۆ بگۆڕە جارێ زۆر جوانە گەڕایە بۆ وڵاتەکەی دەنسی کرد بە بانگەواز بە وڵاتە چەند خەریکی چی جێڵا وڵاتەکەمە گۆڕم شارەکەی خۆت گۆڕیوە چی نەوەڵاتی دەبڕۆ جارە شارەکەی خۆ بگۆڕە ئەو کاتە قسە ڕەواجی هەیە و ئەڕوا جوانە گەڕایەوە هاتەوە بۆ شارەکە وەختێ هەوڵی دا لەگەڵ خەڵکی شارەکە جانەوە خەریکی چی شارەکەمە گۆڕم بەرەو چاکیوتی چەند ماڵەکەی خۆت گۆڕیوە و چیە نەوەڵاتێن دەبڕۆ ماڵەکەی خۆ گۆڕە وجی هاتەوە قسەی کرد لەگەڵ خێزانێوتی ئەجا تۆ خۆت گۆڕیەوە خەریکی ئێمەی جوان جا ئێمە بانە خۆمانە دەست پێ بکەین ئەمجا لە مناڵەکانمانەوە ئەمجا لە دۆست و خۆشەویستانمانەوە وردە وردە ئەوەی کە قەناعەتی پێمانە ئەو کاتە وردە وردە ئێمەش هەم ڕەسید پێیاکەین ڕەسیدی مۆبایل ناتەبات بەڵێ ڕەسیدی شخصیت ڕاستە بەڵێزاوەکەم جا ئەو کاتە کە ئێمە خۆمانمان گۆڕی ئەتوانین هەموو شتێک ئاسانە بەڵام زۆر ڕاستە من خۆم دەست بم و هاوار بکەم با خەڵک دزی نەکا و شاری ئەوە بخێنمە کار کەس دزی بکا خەتەرە یا خۆم ڕەزیل بم و باسی ڕەزیلی بکەم واللهی کەس بە قسەم ناکە قوربان کابرا کە ڕستەکەی ئەفرۆش نمونونەکەی و پیشانەیە ئێمەش کە قسە ئەەکەین با مناڵەکانمان نمونە بن بۆمان جوانە مەسەلەی تورکیش هێڵێ چۆنی وابە چۆر خۆپیشانە دەی وابە و چۆنی وا خۆپیشان بە زۆر جوانە زۆر زەرورە قسەی دەم و دڵمان یەکێ بێ باوکی شکارجانی بچینە نێو بەرنامە و قسەی بەسوود و گەوهەری کوردەواری قربان گیان لە بانگی مەولودین
پێم خۆشە لە دایکبوونی ئازیزەوە دەست پێم ئەمڕۆ. فەرموو قوربان لە خزمەتتان. شارێکی شاعری گەورەی گەلەکەمان مامۆستای ئازیز و بەتوانە خۆی گەورەی لێ خۆش بێ لەگەڵ مەرجی هەمووان و هەموو بیتر ئازیزەکانە. کاکە جەمیل شاخەوانی ڕەحمەتی ئەفەرمێ چیەوە ئەم شەو دەریا ئارامە، چی بووە سەرزەمین مات و سەرسامە، چی بووە خامۆشە دەشت و لادێ و شار، بۆ کێ ئەشنێن و گوڵ و گەڵاودار، چییە وا بولبول بە ئاوازی خۆش دار و دەوەنی هێناوەتە جۆش، چی بووە ئەستێران دەدرەوشێنەوە، کێلێت دار و بەرز ئەبزوێنەوە، چیەوە ئەم شەو بۆنی خۆشی گوڵ شادی و خۆشبەختی ئەخاتە ناو دڵ، چیەوە ئەم شەو سەگ حەپەینایە کام بەرنامەی ژین هاتوۆتە کایە، چیەوە تاقی کیسرا شەقار بوو، چی بووە ئارپەرست ئەم شەو بێ ئار بوو، ئارپەرست سەریان سوڕمانە کاریان کام ڕوودا و ڕوویدا کوژاوە ئاریان، چییە ئاسمان و زەوی ڕازاوە کام موژدەی شادی هاتووە لای خواوە، بوونەوەر ئەم شەو کێ ڕازی ئەکا لە کام پایە بەرز پێشوازی ئەکا، کام ئازیز هاتووە یاخود کام میوان خەندەی خۆشبەختی خستە سەر لێوان، ئەم شەو زۆر بە کوڵدەنگ بولبولان دێ ئاخۆ کام گوڵ و کام شای دڵان دێ، کەعبەی شەریفیش ڕەنگی تۆخەکە ئاخۆ پێشوازی لە کام شۆخەکە، ئاسمان و زەوی ئەم شەو شایی کرد ئەعلانی باری نائاسایی کرد، ئەم شەو دار و بەرکردنۆشیان ئەبرد تەنانەت ئاژەڵ هەستی تێ ئەکرد، کەوا شتێکی گرنگ ڕووی داوە بێشک محەممەد هاتە دنیاوە، بولبول بە نەغمە و نەوای ناوازە لایلایەی ئەکرد بۆ کۆرپەی تازە، ئەیوت لایلایە کۆرپە لایلایە خەڵکی لە قەدری تۆ بێ ئاگایە، میوانی ئازیز چاوەڕێتین کوای تۆ بەڕێزترین بەڕێزی لای خوای، هەرچەند هەتیوی و ئێستا بێباری ڕێگا تاریکە و ئەتۆ مەحتاری، مەکە شەوقەدا ئەڵەی دیوانە ئەڵێن سەرداری عالەم میوانە، گوڵانیش هاتوون بە بۆنی خۆشیان میوانەکەی شەو بگرنە کۆشیان، میوان بوونەوەر چاوەڕێی تۆیە بەخوا شایانی ئازیزم بۆیە، دارخورمای مەکەش هەروەک باوەشێن بۆ یەک ئەشنێن و بەرەو لای تۆ دێن، بڵێ ئەوانیش پیرۆزباییکەن بڵێ ئەوانیش ئەم شەو شاییکەن لە هاتنی تۆ پیرۆزباییکەن، بۆنا ئەخر تۆ هەوێنی ژینی بەحەق ڕەحمەتەن للعالەمینی، بۆنا ئەخر تۆ هەوێنی ژینی بەحەق ڕەحمەتەن للعالەمینی، نەک هەر بۆ ئینسان هێندە ڕێزداریت بۆ هەموو خێر و خۆشی بووی بۆ دنیا باریت. یا رسول الله کەشتی نەجاتی عالم ئەزانێ کاتێ تۆ هاتی، نەفامان ژینیان بە خەڵک تاڵ ئەکرد کۆرپە و مناڵیان زیندە چاڵ ئەکرد، زاڵم خۆی بەخوای سەر ئەزانی کە بەرنامەکەی تۆ هات بەزانی، کە بەرنامەکەی تۆ هات بەزانی. دەستی خۆش بێ و قوربان خێرە بنووسێ و ماڵەکە و ئاوایان بێ و ئیشەڵڵا هەر ڕەحمەتە بۆ عالەمین و ئیشەڵڵا خوای گەورە ڕەحم بە میلەتە داماوەمان بکاو بە بارانی بەڕەحمەت و بە کەسابەت و هەروەها بێتەوە بە موچەی موچە خۆران ئاراممان کاتەوە ئیشەڵڵا. بەدڵناوی کاکە حەما ئەو ئێمە ئەگەر لە ڕسەد ڕێگەی ئەو ڕەحمەتەن للعالەمینە بین بەدڵناوی خوای گەورەش ڕەحمەتەکان نێرێ بۆمان و ئینشاءالله هەرەیشی نێرێ خوا بە ڕەحمە بە کردەوەی ئێمەی تاوانبار ناکە داوامان لێیەتی کە بۆمان بنێرێ و ئەو گەورەیە و ئێمە بچووکین. دەست و چاوە خۆش بێ باوکی شکارجیان خێرە بنووسێ و ماڵەکە و ئاوا بێ. مال تۆژاوە دووبارە سڵام. سەرسەرم خۆ حافیزە بێ یاخوا. با بچینە خزمەتی پیری پیران وەستای وەستایان خۆشەویستی دەستگای میدیایی گەڕیان وەستا ئیسماعیل گیان. وەستا ئیسماعیل چۆنی قوربان؟ قوربان خێرە هێنا بێ ئیشەڵڵا. بە قوربانی تۆ مۆڵا کاکە حەما شارێکی پیری پیران ئەگەر زەحمەت نەبێت. فەرموو قوربان لە خزمەتین. ئەستەغفر الله تاجی سەری منن. کاکە گیانەما ناڵەیەکی توێژی ناڵەی پیری پیران. ئەڵێ خودای بێنیاز بێخوێش و هامڕاست بە دوو خوڵقی چاک بمکە سەرفراز
یەکێکیان ئەمەی غەرەزم نەبێ لە ڕاستی هیچ کەس ئەوەزم نەبێ کەس لەکردەوەم ژیان نەبینێ دڵم ژەنگ نەگرێ بە بۆزوو چینێ هەرچی دەربارەی من بە ئەنبێز بێ بە تیری قەهری تۆ دڵی ڕێژ بێ دووەم قەناعەت لە ناز ئازادیم هەرچیم بدەی تێ بەوە دڵشادیم کە بێنیازم لە ئەهلی دنیا هەر تۆ ئەناسم بە تاقی تەنیا ئەوسا بۆ هیچ کەس نامە کاسەلێز بۆ هیچ کەس ناتمەتە شیڕێز لە هەموو ماڵێ نامە کاسەلێز لە تۆ ناسیندا خوایە زۆر کاسم هۆشێکم بەرێ تۆی پێ بناسم هەر تۆ ڕەهبەری لە کاری چاکە بەدیش خۆم نەیکەم هیچ کەس پێم ناکە ئەگەر خراپەم بە ئەمری تۆ بێ چۆن ئەبێ جەزام دیسان بە تۆ بێ حاشا ئیسنادی زوڵم بە تۆ نادەم نەفسم نایەڵێ لە گوناح لادەم خوایە مەرتەبەی ڕۆژان بدەرێ لە دەوڵەمەندی و فەقیریم گەڕێ جا کاکە ئەزانی چی؟ بەڵێ قوربان ئەڵێ چەند خۆشە چەمچە ماڵ مەمەچێ و شوان لە ماڵ جوانە زۆر جوانە بەڵێ وەساجیان ئەم دەورە وایە بەڵێ قوربان بەڵێتە زۆر تەواو وەساجیان سەرسەرم ماڵی ئاوا بێ بە ئەو قەسیدە جوانە بەرزەی پیری پیران پیرەمێردی نەمر ئەچینە خزمەتی دەمێکە جۆمان لە دەنگی کە عەبدوڕەحمان نەبووە ئەچینە خزمەتی کاک عەبدوڕەحمان لە شاری هەولێر شاری قەڵاو منارە خوای گەورە بە بارانم کوردستانەمان بشواتەوە زوو پەڵەکەمان باو بچین بەلای حساب و کتابی ئەم قاز و فەرتەنەیەوە کاک عەبدوڕەحمان قوربان جان سلام علیکم عەلەیکە سەلام و ڕەحمەت الله یاخوا بەخێر بێ خێر و بەرەکەتی هێنابێ یاخوا هەر سەربەر خوای گەورە سەرفرازی دنیا و قیامەتمان کە ئینشاءالله بەعام ئینشاءالله ئەجمعین ئینشاءالله خوای گەورە بە تەنگ بارانەوە بێ ئامین ئەجمعین ئینشاءالله خوای گەورە نمونەی ئێوە زیادکە بۆ خزمەتکردن ئینشاءالله کاک عەبدوڕەحمان جان دەمێکە جۆمان لێونەوە بۆ فەرموو جۆمان شل کردووە ئەمرکە والله بەڕاستی من یەکەم دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ بەرگەم ئەو بەڕێزانەی کە مەندی ئەم رادیۆ جوانن ئینشاءالله خوای گەورە سەربەرشتان کە خوای گەورە تەمەنتان پڕخێر و بەرەکەت بکە بۆ خزمەتکردنی خەڵک و بۆ خزمەتکردنی چینی هەزاران ئینشاءالله ئێمە هەر خەڵک بە ئێوە دڵخۆشە خەڵک بە ئێوە ئینسان جاریە دڵیتون لە باوەڕ بەرنامەیەکی ئاوا دەبێت دڵی خۆش دەبێت ئینشاءالله هەردەم دڵخۆشتر دەبن بۆ هاوڕێیان وەڵا قوربان ئێمەش ئینشاءالله هەر خزمەکاری چینی هەژارانە بین ئەگەر ئەوان دڵیان خۆش بێ خوا لێمان ڕازیە بێ خوای گەورە تەمەنتان درێژکە ئینشاءالله ڕێزی خۆشەویستم بۆ بە ڕێزەش کە پەیوەندی بۆ وەرگرتم کاک عەبدوڕەحمان گیان حەزەکەی باسی چی بکەی والله كيف جنابك حبيبي بالنسبة له والله قربان كاك عەبدوڕەحمان حەزەکەین حڕکەین ئازادەکەین حەزی لێ باسی باسی ئەو حەزەکەم باسی ئەو وەزعی ئێستا بکەم کە لە هەولێر ڕوویدا بەڕاستی لافاوەکان باشە بەڕاستی ئەو دارانە زۆر دڵخۆشکەر بوو بۆ ئێمە چکە ئینشاءالله بیکە هۆی ئەوەی کە هەرچی پەتا و ناخۆشی نەخۆشی هەیە لە سەرمان لابەری ئینشاءالله بەڵێ هەروایە بەیانی ڕەحمەتە خەڵکەکی زۆر تووشی زەرەرمەند بوو لەسەر ئەم لافا و ئەم کارە ساتە بەڵام ئینشاءالله هەر بە ڕەحمەت دەبێت باوەڕکە ماڵ هەبوو یعنی هیچی نەمابوو لە ماڵەوە بەڵێ وا بوو لە تەلەڤیزیۆنا بینیم بەڵێ کاک عەبدوڕەحمان وەڵایم لە تەلەڤیزیۆنا بینیم یعنی ماڵ هەبوو هیچی بۆ دەرنەچوو بوو بەڵام بەڕاستی لە هەموو دنیاە هەروایە یعنی کە کاتێک کارەساتێکی سروشتی ڕوو ئەیە یا باریکی نالەباری سروشتی ڕوو ئەیە بەڕاستی ئەبێ حکومەت هەستێ بە ئەرکی خۆی بە تایبەت قەرەبووکردنەوەی ماڵە هەژارەکان وڵی بەڕێزم لەوانەیە ئەوەی بەس بریا حکومەتەکەمان معاشی میلەتەکەی بدا بە قیرروسی لەو حاڵێت خۆی گەورە ڕەحمان پێ بکە هەر حاڵ حەزم حەز ناکەم زۆر باسی سیاسەتکەن بەڵام مەبەستی من ئەمە بوو لەم لافاوە حەقوا یعنی ئەوەش ببێتە دەرس و عیبرەتێک بۆ ڕاستی ئێمەش بەخوای منی پێشکردن خۆمەڵێم ئێمەش زۆر خراپین بەڵاستی حەقوایە داوا لە خوای گەورە بکەن کە خوای گەورە
هەرچی کاری باشە بۆمان جێبەجێکە ئینشاءالله. الله ئامین الله ئامین خوای گەورە باش ئەمە دەبێت بەس داوا لە خوای بکەین، بەس خوامان کەسمان نییە داوای لێ بکەین. بەڵێ هەروایە قوربان جەر چاوەڕێیە بدایمە چاوەڕێی قاپی ڕەحمەتی خوا بین. ئەوەش عیبرەتێک بوو بۆ ئێمە، دەرسێک بوو بۆ ئێمە ئەم لافاوە. زۆر نمونە چەندین مام هەزار و سەفیق لەوانەیە ضررمەند بوو بن، بەڵام ئینشاءالله خوای گەورە لە دێکی تر تعویزدان بۆ کاتێک کە دەرگای خوای گەورە هەمیشە کراوەیە، هەمیشە دەبێت داوا لە ئەو بکەین. کاک عەبدوڕەحمان بەبێ تەعویز نابێت دڵنیا بلەوە. حەزیش ناکەم زۆر کاتی هاوڕێیان بگرم، پێم خۆشە ڕێزی خۆم ئاراستەی هاوڕێیان بکەم اینجا ئەگەر بخێت سروودێکتان پێشکەشکەین و ئەگەر لێمان قبوڵکەن. فەرموو قوربان لە خزمەتای. ئەوەن ڕێز و خۆشەویستیم بۆ سەرجەم هاوڕێیان کە ئێستا گوێبیستی ئێمەن، ڕێز و خۆشەویستیم بۆ کاکان حەمەد بەزار و بۆ هەردوو خوشتی بەڕێزم ڕێیان و سەبەسیرا دەستیان خۆش بوو کە پەیوەندەکەیان بۆ وەرگرتم و بۆ باوکی سکاری بۆ باوکی بۆتان و بۆ دووبارە ڕێز و خۆشەویستیم بۆ سەرجەم کارمەندانی ئەو ڕادیۆ دوانە و بۆ بەڕێزی سوت ئینشاءالله. ماڵەکە ئاوادە کاک عەبدوڕەحمان گیان بۆ جەنابیش. قوربانت بم بەڕێزی ئەجار دەمەوێت ئینشاءالله سروودێکتان پێشکەش دەکەین و ئیدی کۆتایی دێگەڵین بۆ هاوڕێیان ئینشاءالله. فەرموو قوربان فەرموو سەرچاو. ئینشاءالله. توی سروارم ای محمد، ای عزیز و سرداری، همولتا و دوری تویا و کوتوما بیداری من، همولتا و دوری تویا و کوتوما بیداری من. خوشم دوی لخوم زیاده، ای دشفاتی رویش دوان. خوشم دوی لخوم زیاده، ای دشفاتی رویش دوان. توی هل بشار بپیغمدار، خدای گوری همو جهان. دوباره ڕێزی خۆشەویستی هەیە بۆ بەرنامەکانتان بۆ خزمەتەکەتان ئینشاءالله. با کاتتان نەگرم ببورن کە پێشی ئەو کەتایەت بوو قورگم تەواو نەبی، هیوادارم دوعای خێرمان دەکەن ئینشاءالله. ئینشاءالله هەر لە دوعای خێرا بیت و بێپەیوەندیمان مەکە کاک عەبدوڕەحمان گیان حەقەکەی زوو جەمال لە دەنگە بێ. ئەو کەتایەمان کرد بوو خوا دوعا بۆ سەرجەم موسڵمانان و بۆ ئێمە بکەن ئینشاءالله. بەس ئەمە تێمان پەڕان بەس بۆ دوعای بۆ موسڵمانان بکەن خوا. کاک عەبدوڕەحمان گیان ئینشاءالله خوای گەورە شیفای هەموو نەخۆشیێک با و هەرزەکاران و گەنجانمان بکەونە سەر ڕێگای ڕاست و کەسابەت و ڕزقی حەڵاڵ ئینشاءالله. سەرچاوم بڵێ کاک محەممەد عەبدوڕەحمان یاخوا بەخێر بێی سەرچاو ماڵتان ئاوا بێ کۆمنتێکی منە زۆرمان بۆ هاتووە خێری هەموو لایەکتان بنووسێ کە ئاوا دڵخۆشمانەکەن بۆ کۆمنتە زۆرانە. باشە کاکە با بچین بۆ لای قایمی قازەکە بزانێ و قازەمان چی لێ بەسەر هاوە لە کەوتوینەتە نیوەی باران نیوەیمان ماوە ئینشاءالله پەڵەکە باو لە دوای پەڵەوە ئیتر زەوی تەڕووبڕ بێ و کوردستانمان ئاوەدان بێ ئینشاءالله. نازەخان سڵای خوا لێ بە کاکادی بەڕێز و ئازیز. نازەخان گوێم لە دەنگە نییە. سڵای خوا لێ بە کاکادی ئای سڵاوی خوا لە تۆش بێ خوشکە بە ڕێزەکەم بەخێر بێ نازەخان. زۆر سپاستانەکەم دەستخۆش بۆ کاکە جەزای بەڕێز و بۆ کاکە ڕێبازی ئازیز هیوادارم خی گەورە شیفای بۆ بنێرێ و خی گەورە شیفا بۆ سەرجەر نەخۆشەکانە بنێرێ. قازەکەش ئاو بردوێتی تاوا نایدۆزینەوە نازانین. ئای باوکە ژیان کورە بۆ خاتری خوا جاوە نازەخان قسێکی خۆشم بیرکەوتەوە لەسەرەوەی قازەکەم ئاو بردوێتی. هاوڕێکی قسە خۆش مەبوو وتی کاکە هادی وتم بەڵێ وتی باوەڕ ناکەم لە من نەکبەتر هەبێ وتم خوانەکە یاخوا بۆ چی بووە وتی کاکە قاز ناچێتە ناو ئاو وتم بەرەوەڵا دەوتی بەسەری تۆ وتی من قازێکم هێناوە لە ئاوە ترسێ. دەستەکانت خۆشە وتم وەڵا بابەش قازەکەی منیش لە دوکان نەبوو لە دوکان بۆ قازەکە ئاوی بەحرەکە بردی بۆ خۆی نازانم چی لێهات بۆ من ناتۆزرێتەوە. باشە لە هی نەیگرینەوە کاکە ئەو ئاوەکەی ڕێ هەولێر ناوی چییە؟ لەوێ بەهی نەڵێن بۆمان بگرنەوە. تازە قازەکە ناتۆزرێتەوە کاکە هادی. نازەخان بۆ خاتری خوا باوکم باسی یەرچێکەکەی باسی قازەکە مەکە چکە لەبەرەوەی دوو دانە مانگە من سی خۆمەڵە لوشم دوو مانگە مسگەڵە لوشم گوناحیش دەگا.
تازە قازەکە ڕۆی نازەخان بەڵێ بەڕێز بەنسبەت پەروەردەکردنی مناڵ و پەروەردەکردنی خۆمان و یعنی پێویست نییە ئێمە مناڵوا پەروەردە بکەین بەڕاستی بۆ کاری نەشیا بکە کاری نایاسایی بکە کارێک زەرەری پێ بگا بیکات یا زەرەر بە مناڵی خەڵک یا بە کەسی یا کەسبێنە گەورا بێ زەرەر بە خەڵک بگەێنێ تۆ ڕات چییە لەسەر مۆزوعە بابەتێکی زۆر جوانە بەڕاستی پێش هەموو شتێک هەتا بیرمە بە دەستخۆشێک بۆ کاک ئیسماعیلی بەڕێز کاک ئیسماعیلی ئەمریکا وابزانم چەند شتێکی دابین کردو بۆم ڕادیۆ جوانە یاخوا هەر سەرکەوتوو بێ و خوای گەورە تەمەند درێژیان کە لەگەڵ ئای سلێمانی بەڕاستی کارێکی جوانیان کردو پێت دەڵم کاک ئیسماعیلی یا ڕەبی تەمەند درێژ بی و دەستی دای ئامینەش ماچەکەم ماڵەکە ئاوا بێ نازەخان زۆر سپاس بەڕاستی جارێکتر زۆر سپاسی کاک ئیسماعیلەکەین بەڕاستی ئەمە جیایە کوور دەڵێ نازەخان بەڕاستی زۆر مهمە تۆ لە ئەمریکاوە لەحزن بیتە سەر خەت بڵێ کاکە نوقسانیتان چییە من ڕاستە لە دوورترین وڵاتم بەڵام نوقسانی ئێوە نوقسانی منە نوقسانیتان چێ بۆتان عیلاج بکەم یەکسەریش جێبەجێکی عیلاجیکەی بەڕاستی نمونەی کاک ئیسماعیل زیاد بێ ئینشاءالله من پێڵم کاک ئیسماعیلی بەڕێزی یا ڕەبی خۆی گەورە تەمەند درێژیان کاوت چەندین کە ئیسماعیلی ئاوا شاراونەوە دیارم بەڵام دەستخۆشی بۆ کاکە ئیسماعیل و بۆ هەموو ئەو کەسانی کە هاوکاری ئەم کەناڵە و چەندین شتی خێر و شتی ترەکەن ماڵی ئاوی سلێمانیش ئاوا بێ وەکو جەنابی ئیشارە پێە بەڵە کاکە هاتی بەڕێز بابەتەکەت زۆر جوانە بۆ مەسەلەی پەروەردە لە سەرەتا ئاگامنی باسی ئەوەت کردوتت مام و خاڵ و ئەمانە چۆن ئەڵێی لە پەروەردەکردن خوان چۆن ئەڵێی ئێستا بۆ نمونە ژنوپیایەک هاوسە گیریەکەن کوڕۆسیەک کاتێ مناڵێن نیاوە کاکە هادی بەڕز کە مناڵێن هێنا دنیاوە پێویستە ئەو دایک و باوکە خۆیان پەروەردەکەگەن بەڵام ئێستا کاکە هادی بەڕز ئێستا حالێن دایک و باوکی گەنجی ئێستا من زۆر یعنی ئەزانم من ئاگادارم ئەڵەن هیچ پێویست ناکە کەسی تر تەداخولی پەروەردەی مناڵی ئێمە بکەن نەپور نەدایک نەباوک یعنی من بۆ خۆم برام برازام هەیە چۆن ئەڵە خوشکەزام هەیە دایک و باوکەکە پێویستە بە خۆیان پەروەردەکەن بەڵام کاکە هاتی بەڕز ئێستا نەک مام و خاڵ و خوشکەزا و بڵێ پور و ئەمانە ئایا پەروەردەی ئێمە نەبوو بە هەزار پەروەردە بەڵێ ڕاستە ئەخر من بۆیە ئەڵێم جاری جاران نازەخات ئەگەر عەفوم کەی جاری جاران کە من پەروەردە کراوەم یا برای تۆ پەروەردە کراوە یا خوشکی من و تۆ پەروەردە کراوە هەمویان یەک جۆر دەم بوو مامۆستاکەم باوکم مامەم خاڵم دراوسێکەم یەک جۆری ئەو یەک جۆر ئێستا بووە بە هەزار جۆر بۆیە ئەڵم با کەس تەداخلی ئەوی تر نەکا بۆ بە هەزار جۆر کاکە هادی تۆ سەریکە لە ماڵی خۆت مناڵەکەورە پەروەردەکە حەزەکەی تێکەڵی کەسی مەکە بەڵام پەروەردە هەزار جۆر لە ماڵی خۆتێ سەریەکەی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە دەی بەدەست مناڵ یعنی ئەنواع پەروەردەی وڵاتان فێرە بێ بەڕاستی پەروەردەیەکی لەگە ڕێزم کە ئەو قسەژەکەم پەروەردەی ناشیاو باشە پەروەردەی ناشە ئێستا جاران خەڵک مام و خاڵ و ئەمانە یعنی تەداخلی پەروەردەکەی کرد ئێستا نەک مام و خاڵ و ئەمانە یعنی کۆمەڵێک پەروەردەی سەقەت هاتوتە ناو وڵات و ناو ماڵەکەی خۆمان هەرچەند دایک و باوکەکە مناڵەکە بە جوانترین پەروەردەکە بەخوا کە بوو بە 7 ساڵ و 8 ساڵ ناتوانانی تۆ ناتوانانی یعنی بەسەریا زاڵبی با کاتی خۆی ئەمان توانی کاتی خۆی تۆ تۆڕە کۆمەڵاتی لە ماڵتان نەبووە توانی بەڵام ئێستا ناتوانی کاکە هادی بەڕێز دەستخۆشی بۆ بەرنامە جوانە کات بەڕێزن دەستخۆشی بۆ کاکە جەزای بەڕێز بۆ کاکە ڕێبازی بەڕێز یا ڕەبی خوای گەورە تەمەند درێژت کە و هەر بمێنن بۆ بەرنامە جوانە ڕێز خۆشەویستیم بۆ هەر هەموو ئەو هاوڕێ بە ڕێزانەی کە ئێستا گوێبیستی ئەم بەرنامە جوانن نازەخان تۆ خوشکی بەڕێزی تۆ خوشکی بەڕێزی گەورەی گەورەی با زۆر لە کار لە کاک ئیسماعیل و ئەمان نەگرم زۆر سوپاسان ئەو خەمە سەر چاوم خۆ حافیز بێ یاخوا کاکە گیان ماڵتان ئاوا بێژی لە کەریمەڵێ سڵاو خاڵە چۆنی سڵاو خوشکە زاکەم یاخوا بە خێر بێ کاک ئیمادەزار مێردی سڵاوی خوال لێ بێ ماڵە ئاوا بێ ئەڵێ بە خێر بێت تۆ کاک حەمەتاڵ کاک ئیمادەزار مێردی ماڵە ئاوا بێ و تۆ برای بەڕێزی ئەو خەمە سەرم ڕووناخان ڕووناک محەممەد ئەڵێ ئاگاد لە قسەکانێ بێ چونکە هەرگیز دڵ قسەی ناخۆش لە بیر ناکە بەڵێ کاکە خەتەرترین شت قسەی ناخۆشە قسەی زبرە تعلیقا بخوانە خواستە بووە ئەمانە زۆر خەتەرن ئەگەر هەر کەسێک بیەوێ خزمەت بە مرۆڤایەتی بکە بەڕاستی ئەبێ لەو جۆرە تەسەڕوفانە دوورکەوێتەوە ئەزانی چۆنە لەوانەیە من بۆ نمونە ئەم نازەخانە کە قسەی بۆ کردم لەوانەیە قسەکانی بۆ من خۆش نەبن لەوانەیە بەڵام پێویست ناکە من بە هەموو خەڵک بڵم کاکە
لەبەرەوەی من قسەکانی پێخۆش نییە ئێوەش کەستان گوێی لێ نەگرن شتیوانی لە دنیای ئەزیزان بەڕێزان شتیوان نییە مەسەلای سا بۆ 1000 کەناڵی سەتەلایتەیە هەرێکەوەی خات سەر کەناڵێ لەبەرەوە شتێک یعنی با شت نەسەپێنین بڵین کاکە ئەمە ڕاستە مادام لای من ڕاستە ئەمە هەڵەیە مادام لای من هەڵەیە مەرجنیە وابێ لەوانەیە بیرکردنەوەی من هەڵە بێ لەوانەیە من هەڵە بم لەوانەیە هەڵە لە منە هەبێ یعنی با شت غەسب نەکەین بە سەریەکە ئەمە زۆر خراپە حتا لە ناو ماڵ و مناڵە یعنی با بۆ نمونە من لەگەڵ بەهارە باسی شتێکەکەم مەرج نییە بەهار لە ساس ئەبێ بە قسەی بەهار بێ لەبەروی بەهار و توێتی یا لە ساس قسەی من بێ نە کامەی سوودی هەیە بۆمان کامەی قازانجی لی ئەەکەین کامەی بۆ ماڵەکە خێرە قازانجە وا ئەەکەین ئەنج با بچین بە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و ڕێبازیان بەخێر بێ با بچین بە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کاک ئاسوی حەلاق دەست و چاو خۆش بێ و ماڵەکە ئاوان بێ ئەچینە خزمەت کاک ئیسماعیل لە ئەمریکا و بزانین پەروەردە مناڵ لەوێ باگوێ بگرین بزانین لەوێ مناڵ کە لە دایکە بێت چیەکە چی ناکات چۆن چۆنیە مەوزوعەکە ئەنجا بێگومان باسی پەروەردەشمان نەکردو هێشتا کە وەزارەتی پەروەردەش بەڕاستی مەسئولیەتێکی گەورەی ئەکەوێتە ئەستۆ لە دوای وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵاش مەسئولیەتی ئەخیری ئەکەوێتە ئەستۆ کاتێک کە مناڵەکانمان نەچنە زانکۆ و ئەو پەیمانگەوە ئەوانە کاک ئیسماعیل گویان کاکانی جانم کاتت باش قوربان هەموو کاتێک باش یاخوا بەخێر بی سەر چاومان یاخوا خێرانداروی و چاوت ماز دەکەم لەگەڵ کاکە جەزا و کاکە ڕێباز ڕێز و حرمەتی تایبەتیم بۆتانەیە قوربان قوربان خۆ هەر حرمەتدار و بەڕێزی یاخوا بەخێر بێ چاو دڵمان ڕوون قوربان هەر لە چاو دڵ ڕوونان بن ئینشاڵڵا ڕێز و حرمەت بۆ تەواوی هەوادارانی ئەوم بەرنامە عەزیزە و چاوی یەک بەیەکیان ماز دەکەین قوربان جان ماڵەکە ئاوا بێت کاک ئیسماعیل جان بوو پێی تۆ ساڵانێکی زۆرە لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکای مەسەلا لە ئەمریکا مناڵ کە لە دایکە بێ چی چۆن تەسەڕوفی لەگەڵەکەم چی مەکتەب چییە دایک و باوک چییە کە وڵا کاکەریژان پرسیارێک و بابەتێکی زۆر بە پێز و زۆر جوانە جا من خۆم دەبەمەوە بۆ قەڵازێ و ڕانیە باشە گیان جارێتینەوە بۆ قەڵازێ و ڕانیە فەرموو ئێمە لێ بڵین گەورە و پەروەردە بووین کاکە دی ئەوەی ڕاستی بێت ئێمەی کورد زۆر بەمان بیرکردنەوەیەکی هەڵە مێشکی داگیر کردوین لە ئامادەکردن و گەورەکردنی مناڵەکانمان لە زۆربەی بوارەکانی ژیاندا بەگشتی بەڵام لە بواری خوێندن بە تایبەتی ئێمە دەبینە بڕیاردەری ژمارەیەکی منداڵەکانمان کە لە داهاتوودا ببن بەچی بەڕاستی ئەوە لە پێش هەمووشدا بڕیارێکی زۆر هەڵەیە بەڵێ بۆ کاکادی لەبەر ئەوەی منداڵەکە ئێستا چای بە دنیا نەکرێتەوە لە دنیا تێنەگەیشتوە لە دەروبێت تێنەگەیشتوە تۆ لە ئێستاوە کە مامێک ئامۆزێک عەزیزێکە دێ دەڵێن زەکاکەوە بە ناوی دکتۆر دەوەنەوە بانجیگەیە بە ناوی ئەندازیار هادیۆ بانجی بکە لە ئێستا تۆ تایتڵی هەدەی پێ ئەوەی تۆ بزانی ئەو منداڵە هەستی بۆ ئەم ئیشە چێ یاخود دەیوێت لە داهاتوودا ببێت بچی ئێمە نابێ ئاوا منداڵ پەروەردە بکەین ئێمە دەبێ میلەتێک بین کۆمەلگایەک بین کە دەستیان بگرین و ببینە بەردەبازی ئەو هیوا و ئاواتانەی کە منداڵ حەزی خۆیەتی کە پێی بگات کاک ئیسماعیل زۆر تەواوە بەڕاستی ئێمە لە ئیسایە هەتاوەکو بیرم دەچووە کاک ئیسماعیل لە خزمەت جەنابتان مشتی چکە بەرباسەکەم یعنی بەڕاستی مەرج نییە هەرچی مناڵە یعنی لە دنیای شتیوان نییە هەرچی مناڵە تەعین بێت کاکەریژان بێگومان وایە ئەوە لەلایەکەوە کاکادی لەلایە چتریشەوە کاکادی من باسی منداڵ یا پەروەردەی تاک دەکەم لە وڵاتێک کە من تیدا دەژیم باشە بە هەموو قەنەعاتێکەوە ئەو قسەیە دەکەم تاوەکو قۆناغەکانی دواناوەندی و هەتا بگرە بڵین یەکی نۆی بنەڕەتی دەکات دەی بنەڕەتی دەکات لای خۆمان بەڕاستی لێرە کاک هادی وانە خوێندنەکان بەو شێوەیە نین هەتا نۆی بنەڕەتی هەتاکو نۆی بنەڕەتی بەڕاستی وانە خوێندنەکان زۆر جددی نین وایە لە مناڵیەوە کە دەچن بۆ لە بڵین لە باخچەی ساوانەوە دەست پێ دەکەن دروستی دەکەن وەکو تاکێکی بە سوودی کۆمەلگا ئەم وانانەی فێر دەکەن کە
قازانجی بۆ خۆی و بۆ دەوروبەری هەیە پەروەردەی دەکەن لە هەمان کاتدا هیوایەت و ئەوەی کە منداڵەکە دەیەوێت ببێت لە داهاتوودا ئەوانە زیاتر خۆیان لەگەڵ ماندوو دەکەن و هەروەها ئەو زیرەکی و ئەو هیوایەتی و ئاواتانەی کە هەیەی کاکادی ساڵ بۆ ساڵ دەچێتە بەردەستی مامۆستایەکی تازە بۆی بزانێ ئەو منداڵە هیواتی چێ و لەو بوارەدا لەگەڵی خەریک بن. اینجا لە مەرحەلەکانی دواتر بڵین خوێندنەکە بە تەواوی دەست پێ دەکات و منداڵەکە اینجا بڵین پێی خۆشە لەو بوارەی کە حەزی لێتی دەست بە خوێندن کە لە مەرحەلەکانی زانکۆ و کۆلێژەکان دەکاکادی. زۆر ڕاستە. ئەو لە لای شتەوە کاکادی پەروەردەی نیشتیمانی بەڕاستی زۆر گرینگە کاکادی لە پێش هەموو شتێکەوەیە. ئێمە دەبێت بە منداڵەکانمان بڵین کە ڕابردوومان چییە؟ بە تەحەداوە پێ دەڵێم زۆربەی ئەو خوێنکارانەی لە سەد نزیکە باوەڕتە بێ لێی بپرسی بڵێ سرودی ئەی ڕەقیبم بۆ بڵێ لەبەری نییە، بڵێ ڕەنجی ئاڵای کوردستان هەر یەکە و مانای چییە نایزانێ، بڵێ بۆ ڕەنجی سپی لەسەر ڕەشە و سوورەکە یا سەوزەکە لەسەر سپیەوەکەیە باوەڕت هەبێ نایزانێ. لەبەرەوەی پەروەردەی نیشتیمانیمان کاک ئیسماعیل لەبەرەوەی پەروەردەی نیشتیمانیمان بە قووەت نییە نەک بە قەوت نییە. پەروەردەی نیشتیمانی لە وڵاتی خۆمان بەداخەوە نەک بە قەوەنی هەر پشتگوێ خراوە وا لێکردوین ئێمە بەڕاستی ڕقمان لە وشەی پەروەردەی نیشتیمانی بێتەوە، ڕقمان لە سرودە نیشتیمانیەکان بێتەوە، ڕق حەزمان بە بینینی ئاڵاکەشمان نێ بەداخەوە ئەو زۆر جێی داخە ڕاستە ئەو زۆر جێی داخە کاکادی فەرموو وەرە من نمونە بۆ دێنەوە باسی وڵاتانی تر ناکەم لە یەک منداڵی ئەمریکی بپرسە تەمەنی 5 بۆ 6 ساڵ یا 4 ساڵە بڵێ ئەستێرەکانی ناو ئاڵای ئەمریکی مانای چیە یەکسەر وەڵامەکە دەداتێ. هەر ئاوا لەو مناڵیەوە فێریانەکەن نیشتیمانیان خۆش بوێت و ئاڵایان خۆش بووە. کاکادی ئەوە هیچ مجاملەی شتێدانە پێم خۆشە پرسیار بکەن و لە خەڵکانێکە لە ئەمریکا دەژیان پرسیار بکەن. کاکادی پێش ئەوەی وانەی یاکان دەست پێ بکات ئەوان هەموو منداڵێک سرودی ئاڵا دەخوێنێت لە پۆلەکاندا. جوانە. بەرامبەر ئاڵاکە ڕادەوەستێ دەست بە سیجیەوە دەگرێت و دەڵێ ئێمە لەژێر ئاڵادا بووین بە ئەو وڵاتە و ئێمە پەروەردە دەبین و دەماکەن بە تاچی ناو کۆمەلگا. باش منداڵ چۆن حەزی بۆ ئەو وڵاتە ناچێت کاکادی؟ بەڵێ زۆر هەموو شتێکی بۆ ناکات وەنیە؟ زۆر ڕاستە. کاک ئیسماعیل ئەگەر عەفو بکەیت شتێکی خراپ لەناو ئێمەیە بەڕاستی ئێمە نابێت لە ماڵی خۆمانە هەموو یعنی بەبێ ئەوەی جوە بینە مناڵ کە لە ئاستێکی بچووکایە هەموو جۆرە قسەیە بکەین. بە دڵنیاییەوە کاکادی ئێمە هەر لە مناڵیەوە خەونی مناڵەکانمان دەکوژین بە گەورە دەمانەوێت منداڵەکانمان تەسەڕفاتی گەورەکان کە ئەوە بەڕاستی زۆر پەروەردەیەکی خراپە کاکادی. کاک ئیسماعیل ممارەسەی مناڵی لەبیر ئەکات ئیتر کە مناڵێک وەکو بەقە گەورە قسەی کرد وەکو گەورە تەسەڕوفی کرد یعنی مناڵی لە چیست و مناڵێکیش کە مناڵی لە چیستێ هەر قۆناغی لە قۆناغەکانی ژیانی لە چیستێ مناڵێکی تەندروست نابێ. ئەجا باش ئەو قۆناغی ژیانت کرد کاکادی لەلا ئێمە شتێکەیە زۆر باوە جەنابیشم دەزانی منیش دەزانم ئاخر لە چ قەومێکدا هەبووە داک و باب نێوێت منداڵەکەی ساڵێک 2 ساڵ لە خوێندن دەربچێت واتە بمێنێتەوە بۆی ساڵی داهاتوو یعنی دەرەجەی زیاتر بێنە شوێنێک وەری بگرێت کە حەزی لێ نییە. لە هیچ قەومێکدا شتیوان نەبوو کاکادی ئەوە پەروەردەی نیشتیمانی و پەروەردەی تاک نییە بەڕاستی. یعنی ئەبێ ئەو قوتابیە بە حەزی خۆی حەزی لە چییە لەو ڕێوە بخوێنێ. بە دڵنیاییەوە یعنی کاکادی ئێمە زۆر جار بینیمانە داک و بابەکان نیانهێشتۆ منداڵەکانە بچێتە قۆناغی تاقیکردنەوەی کۆتایی لەبەرەوەی دەرەجەیەکی باش نەبوو توانێت ئەو ساڵیش بمێنەوە باشمانەوەی ساڵێک بەڕاستی تەمەنی دەکوژێت یعنی 1 ساڵ لە تەمەنی ئەو مناڵە دەکوژێت کاکادی. زۆر ڕاستی ئێمە زۆر جار لە جۆمان لێبوو لە برادرانی جاری وابوو لە چاپێکەوتنە ئاگامان لێ بۆ کاک ئیسماعیل بۆ نمونە کەسەکە وتوێتی من زۆر حەزم لە پەیمانگای هونەرە جوانەکان بووە بەڵام بە زۆر وتویانە ئەبێ 6 تەواو کەیت و دەرەجەی بەرز بێنی. نمونونەکان زۆر نیە کاکادی؟ بەڵێ زۆر تەواوە ناڵم یعنی کابرا وتۆتی خۆم بەڕاستی کاتێ لە سەی ناوەندی بوو میسومە بچمە پەیمانگای هونەرە جوانەکان و لەوێ پەرەبەرژیانم بم بەڵام باوکو و ماڵی خۆمان نەیهێشتووە وتویانە ئەبێ بچیتە 6 و دەرەجەیەکی بەرز بێنی بۆ دکتۆر و مهندسی ئەوانە. اینجا شتێکی کەشتێکاتی لەناو ئێمەدا زۆر باوە کاتێک کە من مناڵەکەم نمرەیەکی زۆر نەهێنێت یاخود
وەکو مناڵی جیرانەکەم یا دەوروبەرم نەبێت یعنی بە مناڵێکی تەمبەڵ تەماشا دەکرێت بەڕاستی دەبێت ئەو بیرکردنەوانە لە گۆڕ بندرێن ئەوەی یەک لە لاشتنەوە کاکادی بەڵێ ئەوەی کە من بیستمە ینی زۆربەی مناڵەکانی لای خۆمان ئێستا لە کوردستان یعنی زمانی ئینگلیزیەکە لە کوردیەکە باشتر دەزان بەڕاستی ئەوە پەروەردەی نیشتیمانی پەروەردەی کۆمەڵایەتی پێناگوترێ بە هیچ جۆرێک. کاک ئیسماعیل کێشەکە لەوایە هەندێک جار ئێمەوە ئەزانی نەگەر مناڵەکەمان ئینگلیزی بزانێ ئیتر ئێمە خێزانێکی پێشکەوتوین. نەخێر ئەوە زۆر پێچەوانەوەیە منداڵەکەت پێشەوە ئیسمای دایک و باوک بزانە زمانیشتر بزانێ ئەوە ئەو پەڕی دواکەوتویە بەناو دڵمەوە ئەو قسەرەکەم کاکانی بەڵێ ئینسان خۆشە هەتاکو چەند زمان بزانی مەسەلیشی کۆن هەیە کاکایی دەڵێت چەند زمان بزانی ئەوەندە کەسەی وایە بەڵام زمانە ئەساسەکە زمانی دایکە بەڵام زمانە ئەساسەکە زمانی دایکە پەروەردەکە و کەلتور و گەورەبوونەکەت ئەو شوێنەیە کە لی پەروەردەبووی کاکای دەبێت تۆ ئەوانە بزانی پێشەوەی پچی بۆ سەر زمانێک و یان بۆ سەر تەقایدیشە کاکادی ئێمە ئەو پەروەردانەمان بەڕاستی زۆر کەس بوون زۆر لاواز بوون زۆر بەداکەوە. بەڵە زۆر ڕاستە کاک ئیسماعیل بەڕاستی حاڵەتێکی تریژەیە لە ناو ئێمەیە کە ئەمە بەڕاستی منی جێرمۆ تەنها بۆ یەکشت ئەبێ ئێمە مرۆڤ یعنی لە ڕووی مرۆڤایەتی هەڵسوکەوت لەگەڵ یەکاکەین نەک لە ڕووی ئەوەی ئەگەر یەکێ ئینگلیزیەکی باشی زانی ئەمە کەسێکی پێشکەوتوو خوێنەوارە و ئەگەر کەسێکیش مەسەلا لە یعنی هەر کەسە و ئەبێ بەڕاستی لە شتێکی خۆیە قاڵ بێ یعنی بۆ نمونە ژنێک مهمە کە ئیهتیمام ئەیا بە مەنجەڵ و چێشت و خواردنی سفرەی ئێوارەی ماڵ و مناڵەکەی خۆی یعنی ئەویش خۆی لە خۆیان مهمە. بە دڵنیاییەوە کاکانی بەخوا پێم خۆشە ڕێک دەهێنیەوە سەر فڵێزیەکەی ئێ باشە کاک ئیسماعیل ژیان کاکە لای من ساعت حوتی نی بەیانی ئێستا من نانی بەیانی نەخواتە تۆ بۆم لێ دەکەی ئەستا باوکم کاک ئیسماعیل ژیان ئێستا تۆ کیلۆیە گۆشتی بەرخ و کیلۆیە برنجی کوردی و لەتکەنۆک و کشمیش و ئەمانە بێرە دەست ژنەیە هەمان شتیش بەرە دەست ژنێکی تر ئەی ئەم ژنە زۆر خۆش و بەلەزەت و ڕێک و پێک و وەستایانە لێ ئەنێ ئەمیشان هەڵە سێسەقەتێکە یا بڵە یا برنجەکە ڕەخا یا گۆشتەکە سوتاوە ئەی ئەمە کاکە یعنی فەرقیان نییە. بە دڵنیاییەوە کاکانی فەرقیە من دەمەوێت باسی یەک نمونەی زیندوی ئەو 4-5 ڕۆژەی ڕابردووی کوردستان کەم کاکا دیکە کێشەیەک دروست بوو لە هاتنەوەی نمرەکان و ئەو خەڵکانەی کە بڵێن ناڕازی بوون بەو بەشانەی کە بۆیان هاتێتەوە بەڕاستی زۆربیان حەقی خۆیانە ئەوە هیچ گومانی تێدانێت چونکە سیستەمەکە لای ئێمە زۆری ماوە بگاتە سیستەمی ئەو سیستەمانی ئێمە ڕۆژانە لە وڵاتانی پێشکەوتوی دەیبینین بەڵام لە هەمان کاتدا ئایا ئەو گرین و ئەو خەڵکانە بۆ ئەوەیە نیشتیمان کات بە دڵنیاییەوە زۆربیان نەخێر بە دڵنیاییەوە زۆربیان بۆ تەماعی ژیرفانی خۆیانەوە هیچ گومانی تێدانە ئەوە بیرکردنەوەیکی زۆر سەخەتە کاکادی بەسەراحەت یعنی ئەزانی چۆنە کاک ئیسماعیلێمە بەڕاستی شتێکمان لەسەر ئەبێ بە کوی گۆمەڵگا هەمومان خۆمان بگۆڕین هەمومان یعنی خۆجاری وا هەیە کاک ئیسماعیل من قسەیەکی زۆر ئاسانە پێڵێم یعنی 100 جار بە تەنکە بڵێ حەزەکەی بیبی بەچی بەبێ وەستانەڵی حەزەکەم بم بە دکتۆر ئێخۆمە خەتای تەنکە نییە کاکە بەڵێ دەوروبەر فعلا یعنی ئەمە کێشەکە ئەمەیە یعنی بۆ نمونە یەک جار من لێم نەبیست بڵێ وەڵا حەزەکەم وەکو باوکم ببم بە ئەکتەر و خزمەتی هونەری کوردی بکەم ناکاکادی من گوێم لە یەکیان بوو دەیگوت وڵات تۆ بی ئەسنانم بۆ هاتۆتەوە یعنی تۆ بی ئەسنان بەڕاستی یعنی شتێکی زۆر گرینگە تۆ بە یعنی پێی ڕازی نەبیت بەسەراحەت ئەوە تێگەیشتێکی زۆر سەخەتە ئەوە بیرتەسکێکی زۆر خراپە کە ئێمە وەکو مەمانان بۆ خۆمان لێپرسراوی یەکەمین ڕشنی ئەو داڵانەی کە ئێستا لە کۆمەڵای گەورە دەبن بەڕاستی چونکە شتەکان بەکراوەی نابین ئێمە هەموو وێنەکە نابینین تەنیا یەک سوچی وێنەکە دەبینی کاگادی ئەوەش بەڕاستی کارەساتە کەوا بوو کاک ئیسماعیل حاصل تەحسیل ئەبێ ئێمە لە گەورەکردنی مناڵەکانمان بەڕاستی دوای قەرەباڵغی نەکەوین ئەبێ تەرکیز بینە مناڵەکانمان بزانین خۆی وردەوردەکە گەورە ئەبێ حەزی بە چییە قوربانجان بیسەوەت قسەی جەنابتە ئێمە دەوێت بە دوای حەزی منداڵەکانمان بکەین بە دوای حەزی دەوروبەر نەکەوین چیان دەوێت بۆ منداڵەکانمان یا منداڵەکانمان ببن بەچی لە داهاتوودا وە خراپترین بیرکردنەوەی دایک و باوکە و بیرکردنەوەیە کە مناڵەکەی بچێتە شوێنێ پارەکەی باش بێ
بە دڵنیاییەوە کاکادی اینجا من لە کۆتایی پەیوەندەکەمدا دەڵێم کاکادی لە وڵاتانی پێشکەوتوو بەڕاستی نمرە لەو فاکتەرانەی ئەم خوێنکارەی پێ تەقیم دەکرێت دیارە دنیاک فاکتەری کە هەیە بۆی لە پۆزیشنە گەورەکاندا وەربژیرێن نمرە یەکێکە لەوان بەڵام بەداخەوە لا ئێمە نمرە هەموو شتێکە بەڵێ نمرە هەموو شتێکە زۆرە کاکادی بەڵێ زۆر ڕاستە نمرە هەموو شتێکەوە بەداخیشەوە یعنی شەهادە ئاسانیە ئاسانتریە دۆکو ساڵەکانی سەردەمانی خۆمان نییە کاک ئیسماعیل بەڵە قوربان جان وڵات جا لەخوای گەورە داواکانی کە ئەو سیستەمە پێداچوونەوەیەکی زۆر تێر و پڕی ترا بکرێت چکە بەڕاستی سیستەمی پەروەردە هەم لە ناحیە نیشتیمانیەکەی و هەر لەم کۆمەڵاتەکەی کاکادی بەڕاستی کاریگەریی زۆری هەیە بۆ پێشکەوتنی میلەت و هەروەها پەروەردەکردنی جیلی داهاتوو هیچ گومانی تێدانی قوربان عەزیەتە کێشا ماڵەکە و ئاوایان بێ ئینشەڵڵا قوربان جان عەزیەت نییە من هەمیشە لە خزمەت جەنابتاندام لە داوای ڕێبوردن لەو پەیوەندی دوای خۆم دەکرد کە کاتمان زۆر گربێ بەڵام بەڕاستی بابەتەکە دەیهێنێت ئەو قسانی لەسەر بکرد کاکادی باڵێ بە تەئکید کاک ئیسماعیل لەم بابەتە زۆر گرنگە چونکە بەڕاستی هەر دایک و باوکێ مناڵێکی تەندروست گەورە بکە لە ئایندەیە کۆمەڵگەیەکی تەندروستمانە بێ قوربان جان بەخوای گەورەتان دەسوێرم و خوای گەورە ئاگادارتان سەرسەرم کاک ئیسماعیل گیان یەکسەر ئەچینە لای کاک محەممەد بەشدار کاک محەممەد بەشدار کاک محەممەد بەشدار لە کەرکووکەوە بەخێر بێت خێر بۆ تۆ بێ ڕەوی کاک حەمەتاڵجان چۆنی یاخوا بەخێر بێ کاک محەممەد بەشدار سەر چاوماتی خۆش ڕەبی سڵاوم هەیە بۆ هەموو هاوڕێکانت ئەوانەی کە بەشداری ئەکرد ماڵی ئاوا بێ کە ئەو بیسەرانەی کە ئێستا گوێ لە دەنگمانە سڵاوم بۆ یەک بەیەکیانێ زۆر مەمنون بۆ جەنابیش ئێمەش بە خێراتیەکی گەرمی جەناب دەکەین کاک محەممەد بەشدار بۆ بەشداریکردن لە بەرنامەی دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ بە هاوکاری ئاوی سلێمانی کە ڕۆژانە 216 جار سێ جۆر فەحەز بۆ ئاوی سلێمانی ئەکرێ و حەوت شەهادەی عالەمیشی هەیە بەڵێ کاک محەممەد بەشدار ئاوی سلێمانی خۆشە کاک حەمەتاڵ قوربان زۆر سازگارە کاک محەممەد بەشدار ئەگەر خوا بداتێ لە دوای قازەکەی هێرۆخان و برنجە کوردی و لەتکەنۆکەکەی ئەو ئاوی سلێمانیە بخۆیتەوە ئیتر سافیەکە ساف والله بێ حەلێکمان بۆ پێ بۆەوە بیخۆینەوە ئەو جارە قوربانی ئینشەڵڵا نسیبی هەمووی ئەکەوێتە ئاوی سلێمانیەوە ئینشەڵڵا ئینشاڵڵا تۆ چۆنی وەڵا ئەلحەمدولیلا لەخوا بە زیابێ کاک محەممەد جان چی بۆ ئامادە کردوین نەبێت کە جۆمان لێو نەبووە والله ئەمە مانجی مەولودە بەتەما بووم گەشتێکی سەریع بکەم بەناو کتابەکەی خۆمە بەڵام هەنێ برادران داوای سرودیان لێم کرد من سرودێکم ئامادە کردووە پێشەوە سرودەکانی کەم هەنێ قسەم هەیە فەرموو ئەوە بەسیرە سەلامتان لێیە کە تەعجییان هەیە دیسان ئەلەم مانگەی ئەمە جاریشان خاوەی مامەی مرد جاری دووەم ئەمە خاوەی مردم جارێ ئەمە چییە کاک محەممەد ئەمە بەسیرە خوای گەورە عەفویان کە ئینشەڵڵا بە باشتیان شادکە کورە فەقیرە مەجاری نییە بەشداری بکە لە بەرنامە هەر ڕۆژی تەعزیەیەکیێ دە ئینشەڵڵا ئاخری ناخۆشیانە بێ ئینشاءڵڵا خۆشی بارانەکە باش باری لای ماڵتان ئای لەخوا بە زیابێ کاکە ئەو تەرزانە باوە ڕێبێ کێشا بۆ سەقفی پاسەیە خەڵکێ بە پەلەپەل کاک محەممەد جامی سیاری داپۆشیلەوە ترسا بشکێ ماشەڵڵا ڕەحمەتێکی زۆر سەریع بوو ئەڵە بارانی ڕەحمەت بێ یا ڕەبی دووبارە بێ و زیاتریش بێ و زیاتریش بێ و شەڵا ئەم ساڵستان پڕ باران بێ وڵاتەکەمان ئەڵڵاهو ئامین کاکە سرورێکم هەیە کاکە حەمەتاڵ خەڵەکەم لە بەڕامەکە قسەبکەم بەڵام خەڵەکەم بەڕامەکەم ئێستا پەیوەندیەکەم زۆر درێژ نەبێ بەڵێ لەبەر تاریخکەنەوە لە زۆر بەرجاریکردن بەرنامە خۆشترە بێ یعنی بێتە شێوازێکی ڕەنگاوڕەنگ بەڵێ قوربان جۆماشن کردووە سرورێکم هەیە ئینشاءڵڵا پێشکەشتانی یەکەم ئێستا بۆ تۆ بۆ هەموو بیسەرانت بەس کاک محەممەد عەزیەت نەبێ لەو تەیرە تۆزێ دوورکەوەرەوە والله ئەوە لای من نییە ئەو تەیرە مەگەدەمی بەسی ناغن چیت وەڵای ئەو تەیرە تەسیری کردووە دەسەر سەوتە ئەوە دووری کەرەوە لێ خاتت خوا بەهەر حاڵێ بێت بەڵێ قوربان دخل يا
كريم الله راسوك يا مرموقي خوايا هركب بشيء عالم دنيايا ثروتي مرناح أذيب الغوش أجر باشايا أجر هجارة وأجر ناشايا وحمد في دارتك ئینشەڵا خێر و بەرەکەت و ڕەحمەت ڕوو بکاتە هەموو لایەک و ببێتە شیفای هەموو نەخۆشیێک و ببێتە مای بژانەوەی بازار و ئارامی موچەی موچەخۆران و ڕەحمەتی خوا لە تۆش بێ کاک محەممەد جان. ئەمە مانکی مەولودە پێویستە لەناو بەرنامەکە شتێکی ئاوا جاربەجار بخوێنرێ بەس ئەمجارە ئەگەر بەشداریم کرد گەشتێک ئەەکەم بەناو باخەکەی خۆم بەناو کتابی پەپولە و بۆ چەند نمونەیەک لە شعرەکانی خۆم پێشکەشەکەم بە تۆ بە هەموو بیسەرانت. وەڵا کاک محەممەد جان زۆرمان پێ خۆشە جێکجۆمان لە کۆمەڵێ نمونەی شعرەکانی خۆ بێ ئینشەڵا بەرنامەی داهاتوو چاوەڕێتین. حەزەکەم هەڵسەنگاندنێکم بۆ بکەی دوای. قوربان سەرسەرم هاتی خوا حافیز بێ ئەخوا بەرنامەی داهاتوو حەزەکەین جۆمان لە شعرەکانی خۆش بێ کاک محەممەد بەڕاستی ئایارخان و بەسیرە و ئەوان زۆر وەسفی شعرەکانیان کردی وتم ئینشەڵا حەڵقەیەک کە پەیوەندی کرد بەس باش شعرەکانی خۆیمان پێ بڵێ. کاک جەزا جەمال ئەڵێ سڵاو خاڵە حەمەد گیان لە ئەڵمانیا مناڵ بە سێ قۆناغ پەروەردە ئەکرێ تاوەکو دەچێتە قوتابخانە و تاوەکو 16 ساڵی بۆی نییە تیکتۆک و فەیسبوک و تەماشاکردنی فلیمی سەر و 16 ساڵ بکات هیچ مارکێت و دوکانارێ بۆی نییە جگەرە و مەشروبی پێ بفرۆشێت پەروەردەکردنی مناڵ بەس ئەرکی دایک و باوەگ نییە بەڵکو ئەرکی حکومەت و پەروەردەشە ئەو ئەرکەی یەتە سەر شانی ئەوانیش بەڵە کات جەزا بێشگ وایە قسەکانە 100% وایە. ئەچینە لای دوا پەیوەندی کاکە جەزای خەبات داوایەکی لێبوردنی زۆرم لە کۆمنت نووسان و ئازیزان ئەو هەموو عەزیەتتان کێشاوە ئەو هەموو کۆمنتەتان نووسیوە بە تایبەت برای بەڕێز و خۆشەویست و حورمەتم کاکە هاشم حەسەن برازای خۆشەویست و ئازیزم تەنکەکەم لێوان کۆیی ئێوە دڵنیام لە مام و خاڵی خۆتان ناڕەنجێن کارێکی بەپەلە هاتە پێشێ بۆیە کاک جەزا وەک دوا پەیوەندی وەرەگرین و بە هاوکاری ئاوی سلێمانی تاکە کۆمپانیایە لە هەموو عێراقا
کە حەو شەهادەی عالەمی هەیە و بە دلیڤەری ئاوتان بۆێنێتە بەر دەرگا شوێنەکانتان بە ژمارە تەلەفۆنی 0 زۆر جار کەمتر لە سیعری مارکێتەکانیش ئاوەکەتان بۆێنێتە بەر دەرگات لە هەر شوێنێ بن بەبێ بەرامبەر کاک جەزا خەباتی مەرحەبا لێبێ سەرسەرم هاتی کاکە جەزا گیان فەرموو وەڵا کاکە جەزا گیان لەخوا بە زیابێ جەناب ماوەی ناساغ مشکور باشی ئەی لەخوا بە زیابێ ئەلحەمدولیلا دەفەرموو قوربان با گوێبی سبین گیان یاخوا بە خێر بەی سەر چاوەکەم کاکە گیان تۆ لە ماڵی خۆتای برا کاکە جەزاگیان داوای لێبوردنەکەین کاک جەزا میوانی کتوپڕی بۆ هاو ئەوە بۆیە ئەو ئاوای لێ ئاوجارێک کە وای لێ نایە کاکە جەزاگیان مەمنون کاڵە بورانە چای ماچەکەم جاگە ئەلان ڕەفیقە چای ماچەکەم بە قوربانێ کاکە جەزا چیمان بۆڵێ چی بۆ بڵێ ماماتی وەڵا قوربان گەڕیانێک بڕێ خراپ نییە بەڵێ ماماتی نازانم چی بێژەشمان بێت شتێکی خۆتی بێژەشەکەم وەڵا قوربان چی بە مێشکرا ئێمە پێمان خۆشە چکە ئەم بەرنامەیە گشتگیرە ماماتی گیان جۆنێبا بەڵێ گوێم لێتە کاک جەزا یەک کۆپلەی بچووکە پێشەشەکەم فەرموو قوربان ئەوش پێشەشە بە ڕادەی میدی گەڕیان قوربانە بم پێشکەشە بە گوێگر و بیسەرانمان گلەی مەکاک جەزایە گوێی مێرە کاکا برا گرەی لە براکە هیچ نییە کاکە جەزا فەرموو قوربان تا ئەم دەخەش ماما جەزا منی بەسەر نەکردوتەوە گلەی جێگەم قوربان گلەیی لە دۆستان و ئەزیزان نەکرێ ئیشەڵا بەسەر دەکاتەوە لە خزمەتە ماما ئادی جان چاوی منی مەریەم گۆڵێ گوندی کەراخان مەریەم خان گۆڵێ گوندی کەراخان تۆ بە بەسەنگە بێری نزەم لە سواری بەرخان تۆ بە بەسەنگە بێری نزەم لە سواری بەرخان بەتەمان کەلێ پیرم پەنجا ساڵە تابەنم هەتا ڕۆژەی دەزیم مەوەنە هەستی ماتەنم بەگەر زیانی نادم کوردستانەوە بتەنم دەسا خودۆڵی مەبات دەسا گوڵەی داچنم ئای مەریەم خان گوڵی گوندی قەراخان تۆ بە بەسەنگە بێری نزەم لە سواری بەرخان تۆ بە بەسەنگە بێری نزەم لە سواری بەرخان دەستە خۆش بێ کاک جەزا گویان ئەوە پێشێ بە کاکزای ساز ماڵی ئاوا بێ زۆر سپاس بەسەر چاو بەسەر چاو ئازیزان و خۆشەویستانم هەتاوەکو ئەڵقەی بەرنامەی داهاتوو هەتاوەکو ئەڵقەی بەرنامەی داهاتوو جارێکی تر داوای لێبوردن ئەەکەین بەرنمەیەکی کتوپڕ هەیە بەرنمێکی تر هەیە بەڕاستی هەتاوەکو ڕۆژی چوارشەممە یەمەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست و تەوەرێکی تر تاوتوی ئەەکەین هەر ئازیزێکی ژەر بە ڕێزێکیش تەوەرێکی لایە و حەزەکە باسی کەین ئەتوانێت یا بە کۆمنت یا بە تەلەفۆن ئاگایرمان کات چکە ئێمە ئەم بەرنمەیەمان بۆ ئێوەیە بەڕاستی لەبەرەوە ئێوە حەز لە چی بکەن ئێمە گوێ ئەگرین ئێوە حەز لە چی بکەن ئێمە باسی ئێوە ئەەکەین بەو هیوایی کۆمەلگایکی تەندروست و بەڕێز و خۆشەویست و بێکەم و کوڕی و لە هەمووی مهمتر یا ڕەبی خوایە کەس ئێواران بەدەستی بەتاڵ نەڕواتەوە و یا ڕەبی خوایە کەس لە جەڕسی مۆبایلەکەی نەترسێ خێزانی یا دایکی یا باوکی داوای شتێکی لێ بکە لە بازاڕ و پێی نەبێ خوای گەورە گیرفان و سفرەی هەموو لایە ببوژێنێتەوە خوای گەورە بارانی بەڕەحمەتی بەردەوام بێ هەتا ئەو کاتەی دڵ و ناخ و خاکمان ئەشواتەوە هەتا ئەو کاتە من بچوشی هەمووتانم بەخوای گەورەتان ئەسپێرم خوای گەورە ئاگەی لە هەموو لایەکمان بێ خوافیستان بێ رادیۆی میلی گەڕیان دەنگی هەمووانە بۆ ڕێکلامکردن لە رادیۆی میلی گەڕیان پەیوەندی بکەن بە ژمارە موبایلی 1970 155 95 87 رادیۆی میلی گەڕیان